سەیر و سەمەرەکانی ڕیفراندۆم بە پاسپۆرتی کوردستان سەفەرت بۆ کوێ کرد؟ ئەرەبیریە و حاکمەتان ماوە یایە شاخ بۆ ڕاگەاندنی سربەخۆیی دڵنیا مەگەرەوەشتان بیر نەمابێت ئەو پیاوەتان بیرماوە کە بەدەم هەڵبەزینەوە پاسپۆرتەکەی دڕان. ئەمڕۆ ساڵیادی ڕیفراندۆمە کە تیایدا لە سەدا 93 دەنگدەران دەنگیان بە بەڵێدا بە سربەخۆیی کوردستان، بەڵام دواتر ئەنجامەکانی ڕیفراندۆم سڕ کرا. لەگەڵ ئەو بڕیارەشدا کۆمەڵێک ڕوودا و لەسەر وەختی بانگەشی ڕیفراندۆمی سربەخۆییدا ڕوویدا کە ئێستا بۆتە جێگەی گاڵتە و گەپی هاوڵاتیان و دیپلۆماتیکیش. لەم راپۆرتدا سەرنجڕاکێشترین ڕووداوەکانی ڕیفراندۆمتان بیر دەخاتەوە. لەسەر وەختی ڕیفراندۆمەکەدا کەناڵی ڕوودا و پۆستێک دەکات و دەڵێت دوای ڕاگەاندنی دەوڵەتی کوردی یەکەم وڵات کە بە پاسپۆرتی کوردستان سەردانی بکەیت کوێ دەبێت؟ ئەم پۆستە بە بەردەوام نوێ دەکرێتەوە و هاوڵاتیان هەرێکە و قسەی خۆیان لەسەری هەیە و بۆتە یادەوەرێکی ڕیفراندۆم. حاکم گۆران نامنیشانێکی دیکەی چیرۆکەکانی ڕیفراندۆمە. ئەو خۆی ناوی سوبحی عەبداڵ بوو، لە دایکبووی ساڵی 1963 ئاکرێ بوو. ئەو نازناوەکەی بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە لە شاخ بووە و لە دادگای شۆڕش کاری کردووە. لە کاتی ڕیفراندۆمدا ئەم پیاوە بە هیوای ڕاگەاندنی سربەخۆیی گەڕایەوە هەرێمی کوردستان و هۆڵەندای جێهێشت. ئەو بڕیاریدا تا ڕاگەاندنی سربەخۆیی لە شاخ بمێنێتەوە، بەڵام نەک سربەخۆیی ڕانەگەیەندرا، بەڵکو لایەنە سیاسیەکان ناکۆکی نێوانیان زیادی کرد. بۆیە حاکم گۆران داواکاریەکەی گۆڕاوتی کە ئەگەر لایەنەکان وازنە ناکۆکیەکانیان بهێنن لە پێناو کوردستاندا لە شاخ دێتە خوارەوە، بەڵام ئەوەش بەدی نەهات. حاکم گۆران مانگێکی لەسەر شاخ بەڕێکرد و گەڕایەوە شار. دواتر دوای ئەوەی گاڵتەیەکی زۆری لە فەیسبوک پێکرا لایڤێکی کردەوە و وتی کە ئەویش وەک هەموو مرۆڤێک هەڵەی کردووە و فیشەکێکی نا بەخۆیەوە. یەکێکی دیکە لەو دیمەنانەی کە لە ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان بیری خەڵک ناچێتەوە دیمەنی ئەو کەسانە بوون کە پاسپۆرتە عێراقیەکەیان دەسووتان، بەڵام لە هەمویان کاریگەرتر دیمەنی ئەم پیاوەیە کە هەڵدەپەڕێت و ناسنامەکەی دەدڕێنێت و خەڵک دەپرسن تۆ بڵیت چەند پارەی دابێت تا پاسپۆرتەکەیان بۆ دەرکردوێتەوە. لەگەڵ هەموو ئەمانەدا چەند ڕستەیەکی تریشەن کە بیری هاوڵاتیان ناچنەوە. یەکێک لەو ڕستانە مەسعود بەرزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان وتی ئەگەر ڕیفراندۆم سەری گرت ئەوە نیعمەتێکە و ئەگەر سەریشی نەگرت ئەوە خۆتان سنوورەکان بکەنەوە و بڵێن ئەو پیاوە سوار سەری خۆی بووە. ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان دا. ئەگەر سەری نەگرت کاکی ئەوانەی کە هەر لە ئێستاوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسان دەمرین، ئەمە وەختە ڕێگۆ کرەوەیە سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو. ئەو وەختە من حاضرم بۆ ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارەی خۆی بکات. هێ من هەورامی شەیەکە دەڵێت ئێران و تورکیا لە ناو خاکی خۆیان چیدان سەی دەکەن کەیفی خۆیانە. ئێمە دەمرین بەڵام نایاڵین یەک بزبێنە پێشەوە. لە ناو خاکی ئێران لە ناو خاکی تورکیا عێراق و ئێران عێراق و تورکیا چیەکەن کەیفی خۆیانە، چ دانسێکەکەن چ شۆوێکی عسکەری ئەەکەن کەیفی خۆیانە. بەڵام حەزەکەم ئەمەش بۆی بینەرانی بەڕێزی بزانن گەلی کوردستان ئەوەندە بەهێزە، سەرکردایەتی ئێمە ئەوەندە خاوەن ئیرادە و عەزمێکی بەهێزە، پەیام بە ئێرانیەکانیش دراوە، بە تورکیاش دراوە، بە حکوومەتی عێراقیش دراوە. یەک پست بێنە ناو خاکی کوردستانی عێراق، یەک پست ئەمرین بەڵام نایاڵین ئیرادەی ئێمە بشکێ لە بەرامبەرەوە. یعنی ئەمە بۆ ئەوەی هەموو کەسێک ڕوون و ئاشکرا بێ لەلای گەلی کوردستان بە عەزیمەتەوە لەما چونکە ئەمەی کە ئەکرێ بۆ شکاندنی ئیرادەی دوای ڕیفراندۆمە، چۆن پێش ڕیفراندۆم ئیرادەی ئێمە بەرامبەر بە کۆمەلگای نێودەوڵەتیانی سپێڵمان لێ بکەن ئەگینا هیچ بەدیلێکی واقعیان نەهێنا بووە ئارا. ئێستاش دوای ڕیفراندۆم هەر قوربانیەکی بوێ ئێمە ئامادەین شەهید بین بمرین لە پێناوی کوردستانە، بەڵام نایەڵین ئیرادەی گەلی کوردستان بشکێوە هیچ کەسێک ناتوانێت یەک پست پێ بخاتە ناو خاکی. هەر لەو بارەیەوە ئەدهەم بەرزانی ژووتی کاتێکی کەممان ماوە لە جەهەنەم ڕزگارمان بێت و بەرەو بەهەشتی کوردایەتی بڕۆین. چەند ڕۆژێکی کەممان ماوە کە لەو جەهەنەمەی چەندین ساڵە کورتێدا ئەژی لەم جەهەنەمە بەرەو پردی صراط المستەقیم و بەهەشتی کوردایەتی ڕزگار ببین ئینشاءالله.